گەورەی مامۆستایان محەممەدە صلی الله عليه وسلم قوربانی ناوی پیرۆزت بم ئەی محەممەد صلی الله عليه وسلم قوربانی ئەو خاکە بم کە تۆی تیا لەدایک بووی قوربانی ئەو خاکە بم کە ئامێزی بۆ تۆ گرتەوە کە مەدینەی پڕبەرەکەتە پەروەردگار سوپاست دەکەم کە لە کوردستانە دەژیم لە کوردستانێکدا کە ئەوەندەی شیرینە بە دیمەنە جوانەکەی کە ئێمە پرۆگرامی کلیل لەم کەشە جوانەی گوندەکانی کوردستانی خۆماندا شار و شارۆچکەکانی کوردستانی خۆماندا تۆمار دەکەین لە ناو ستۆدادانین ئەم کوردستانە جوانەی خۆم کە سوپاسی خوای پەروەردگار دەکەم کە کوردم و کوردستانیم بە بانگ و سەڵای محەممەد صلی الله عليه وسلم ئاوەدانە و خوای پەروەردگار ئەم بانگ و سەڵای محەممەدە هەمیشە لەم کوردستانەدا لە کەشێکی پڕ لە ئارامی و خۆشی و سەلامەتیدا یا ڕەبی خوایە هەر بەردەوامی هەبێ محەممەد صلی الله عليه وسلم بە قوربانی خۆی و ناو ڕێبازی بم یەکەمین مامۆستا بوو کە بە کلیلی ئیقڕە دڵەکانی کردینەوە مامۆستایانی دوای ئەو میراتگرانی مامۆستایانی بەڕێزی ئاینی ئای ڕەحمەتی خواتان لێبێ مامۆستایانی پێشینمان کە لە گوندێکە نە قوتابخانەی بنەڕەتی هەبوو نە ئامادەیی هەبوو نە پەیمانگا و زانکۆ هەبوو حجرەیەکی بچکۆلەی گڵین لەگەڵ مزگەوتێکی بچکۆلەدا لەگەڵ کۆمەڵێک ماڵی کوردەواریدا ئەو خەڵکە دڵپاکە مسڵمانە کوردپەروەرە خاک خۆشەویستە خەڵک دۆستە ئەو مامۆستا ئاینیە هەموو خەڵکی ڕزگار دەکرد لە نەخوێندەواری پێی دەگەیاندن دەیکردن بە زانای گەورە بە شاعیری گەورە بە نووسەری گەورە بە ناودارانی جیهانی ئیسلام کە ئێستاش مێژوو بە فەخرەوە ناویان دێنێ چەند کەسمان هەیە ناوەکانیان زۆرن بە ناڵێم کە چوون خۆبەخشانە بەبێ موچە بەبێ بەرات بەبێ چاوەڕێی سوپاسی خەڵک لە گوندێکە مەدرسەیان داناوە دەستیان کردو بە خوێندن بە فێرکردنی مناڵانی ئەو گوندە حتا خەڵک خوێندەوار بووە دواتر چۆتە گوندێکی تر بە هەمان شێوە کەواتە ئەو کەسانەی کەوا کلیلی خێرن بۆ زانست و زانیاری تووبە خۆش بە حاڵی ئێوە ئەی مامۆستایانی ئازیزم لە بنەڕەتیەوە هەتا زانکۆ خوای پەروەردگار ئێوەی خۆش دەوێت کە کلیلی کردنەوەی دەرگای زانستەکانی بە ئێوە بەخشیوە بەڕێزان دوای ئەوان ئەو کەسانەی کەوا دەبنە هۆکاری چارەسەری نەخۆشی چاو لێ بەرنامەکەمان چەند فراوانە بەرنامەی کلیل پێمان دەڵێ ئەو کەسانی لە تاقیگەیەکان ئەو کەسانی لە تاقیگەکاندان خەریکی دۆزینەوەی دەرمان و چارەسەری نەخۆشیەکەن نەخۆشیەک هەیە ئەو کەسانە شەو ڕۆژیان خستۆتە سەریەک لە ڕێگەی زانستی پزیشکیەوە لە ڕێگەی زانستی کیمیاوە لە ڕێگەی زانستی دەرمانناسی و دەرمانسازیەوە چارەسەر بۆ نەخۆشیەکە دەدۆزنەوە بە هەزاران بگرە بە ملیۆنان خەڵک هەتا کۆتایی جیهان لەو نەخۆشیە ڕزگاری دەبێ لەو ئازارە ڕزگاری دەبێ تووبا بۆ تۆ بە مەرجێک بڕوات بە خوای پەروەردگاری تاکوتەنا کە ئەڵڵایە و بە ڕێبازەکەی محەممەد و کۆتا پێغەمبەری خاتم کە محەممەدە صلی الله عليه وسلم هێنابێ ئەوانە بەس ئیمانیان هەبێ تووبە خۆشبەختی دنیا و قیامەتیان بۆ هەیە کە دەرگای چارەسەری نەخۆشیەکان دەکەنەوە ئەو کەسانەی کەوا چارەسەری هەژاری دەکەن بەڕێزان چارەسەری هەژاری هەر ئەوە ناگرێتەوە کەسانێک پارەیەک بێنن هەفتانە مانگانە ڕەمەزانان لە کاتی زەکات و بەخشینی زەکاتدا چەند ماڵێک لە هەژاری بۆ ماوەیەکی کاتی ڕزگار بکەن ئەو سەرمایهدارە بەڕێزانەی کە لە کوردستاندان کە لە جیهاندان کۆمپانیایەک دەکەنەوە شەریکەیەک دەکەنەوە بەڵام ئەڵڵاه سوبحانەه وتەعالە ئاگادارینێتی ناودڵیانە با قازانجێکی کەم بۆ خۆم بێ سوودێکی یەکجار زۆر بە هاوڵاتی و هاوزمانی و هاونیشتیمانیانم بگە بە سەدان گەنج لە شەریکەکەی ئەوە بەدایان گەنج لە دوکانەکەی ئەوە لە پرۆژەکەی ئەوە کار دەکەن ئەمانە ئەگەر بێت و ئەم دەرگا خێرەی فڵان سەرمایهدار نەبوویایە ئەم شەریکە و کۆمپانیایە نەبوویایە لەبەر گیرفان بەتاڵی خەوتنی ڕۆژ و بەخەبەری شەو دزی دەکرد ڕێگای خراپی دەگرت هاوسەرگیری نەدەکرد باوکو دایکی بەدبەخت دەکرد پۆلیس و ئاسایشی مەشغوڵ دەکرد دادوەری سەر لێ دەشێواند
بەڵام کاتێک کە گەنجێکە و بەهۆی ئەو سەرمایهدارەوە بە موچەیەکی باشی گونجاو ڕۆژ تا ئێوارە ماندووە و شەو بەرگیرفانی پڕەوە دەچێتەوە ماڵەوە و بە هیلاکی دەخەوێت لە ئامێزی دایک و باوکیدا و ئەبێتە ڕەحمەت بۆ کۆمەلگا. ئەی سەرمایهدار، ڕاستە تۆ خاوەنی شەریکە و کۆمپانیای قازانجی خۆت دەست دەکەوێت، بەڵام کلیلی کردنەوەی دەرگای خێری لەسەر خۆت و لەسەر خێزانەکەت و لەسەر کۆمەلگاکەت فەتووبە، ئەوە دڵنیا بە ڕەحمەت و بەرەکەت و خۆشی دنیا و قیامەت بۆ تۆیە. ئەو کەسانەی کەوا کلیلی کردنەوەی دەرگای خێرن دوای ڕوودانی شەڕێک لە ناو خێزانێکە لە بینی ژن و مێردێکە، لە ناو دوو عەشرەتە، لە ناو دوو بنەماڵەدا بە قسەی خێری ئەمان دەرگای خێر و ڕەحمەت و بەرەکەت دەکرێتەوە. خوێن ڕشتن کۆتایی پێدێ ئاشتی دەکرێتەوە. ئێوەش زۆر بەڕێزن لای خوای پەروەردگار. ئەو کەسانەی کەوا لابەری خەمن لەسەر دڵەکان، زۆر کەس دڵی کلیل دراوە، دەرگای دڵی داخراوە، هیچ ڕووناکیەکی تیان نەماوە. ئای چەند بەختەوەری کە بە دوو قسەی خۆشی تۆ دەرگاکە دەکرێتەوە. بەخوا بەڕێزان زۆر جا من ئەزمموی ژیان فێری کردوم. زۆر کەسەیە پێویستی بە پارەی تۆ نییە، زۆر کەسەیە پێویستی بە ماڵ و سەروەت و سامانی تۆ نییە، زۆر کەسەیە پێویستی بە خان و ئۆتۆمبیلی تۆ نییە، پێویستی بە کاری تۆ نییە، تەنها قسەیەکی خۆشی دەوێ، تەنها زمانێکی شیرینی تۆی دەوێ. کاتێک کە لەگەڵ یادا دەنیشی بە نیو سعات بە سعاتێک دەبی بە کلیلی خێر و دەرگاکە دەکەیتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی دەرگاکانی خێر مەفاتیح زۆرن، هەوڵ بدە تۆ یەکێک بی لەو دەرگا خێرانە. ئەنجا بڵێ دەرگاکانی خێر تۆ بڵێ بەچی بکرێنەوە. بەڕێزان هەمومان دەتوانین تێیدا بەشدار بین. بینەری خۆشەویستم، ناتوانانی قسەی خێر بکەی ئەڵێ دەما لە چیت کەمە توخوا ئەم هەموو قسەیە دەکەین. باشە بۆ قسەکانمان بۆ خێر نەبن، بۆ قسەکانمان بۆ کردنەوەی دەرگای خێر نەبێت لەسەر خۆمان یەکەم جار لەسەر خێزانەکەمان.